حکوومەتی هەرێم تا ئێستا بەرنامەیەکی ڕوونی نییە بۆ باشکردنی بژێوی مامۆستا لە ساڵی داهاتووی خوێندندا. ئەم پرسە لە ئێستاوە بۆتە خەمی ئەو مامۆستایانەی کە سەرەتای ساڵی پار 2 مانگ زیاتر سەر شەقامەکانیان وەک کارتی فشار بۆ داواکاریەکانیان بەکارهێنا. سەرەڕای ئەو نەبوونەیە کە ڕووی لە مامۆسا و ماڵی مامۆسا و ماڵی سەرجەم فەرمانبەران کرد بەڕاستی، بەڵام ئێمە و دۆخەمان لە بەرچاو گرت. وەزعی خوێندکارمان لە یەکدایەوە، وەزعی کەسوکاری خوێندکارمان لە یەکدایەوە، بۆیە ئامادە بووین کۆڵ نەدەین لە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەردەوام بین. بەڵام بۆ ئەم ساڵ تەسەور ناکەم ئایندێکی گەشت ببینرێت. ئەگەر بم شێوە بێت مامۆسایان تەسەور ناکەم ئامادەم بچنەوە هۆڵەکانی خوێندن. لە ساڵی 2017 ئێمە 4.5 موچەمان وەرگرتووە. بەڕاستی چاوەڕی ئایندەیەکی ناڕوونەکەم لە ساڵی ئایندەدا ئەوەی مامۆسایان بە هیمەتی خۆیان هێنایان لە ساڵەکانی پێشوە، بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن تەسەور ناکەم مامۆسایان بچنە سێژێر ئەو بارە قورسەوە و ئەو بارە قورسە لە ئەستۆ بگرن. بۆیە تەسەورەکە مامۆسایان لە ئەم ساڵدا بارودۆخی پەروەردە بە شێوەی ساڵانی تر نەچێتە سەر و مامۆساکان نەچنە هۆڵەکانی خوێندنەوە. مامۆستایان هەمان داواکاریەکانی ساڵی پار لە ئێستاوە بەگوێی حکوومەتدا دەدەنەوە. دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوت کراوەکانیان و چاکردنەوەی سیستەمی موچە مەرجی سەرەکی چوونەوەیە بۆ پۆلەکانی خوێندن. وەزیری پەروەردەش دەڵێت بیرمان لە جێبەجێکردنی داخوازیەکانیان کردووەتەوە. داهات و موچە ئەوە هیچ پەیوەندێکی بۆ وەزارەتی پەروەردەوە نییە. پەروەردە تەنها سەرپەرشتی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان دەکات لە ڕووی کوالیتی و لە ڕووی کارژێڕیەوە. بەڵام ئێمە وەکو داکۆچیکەر لە مافی مامۆستا بێگومان هەوڵی جددی خۆمان داوە لە ڕابردوو و ئێستاش لە ئایندەش هەوڵی جددی دەدەین کە مامۆستا مەقدور نەبێت، ژیانی باش بێت، موچەی باش بێت. ئەو هەندانەی کە هەش بوو پێم وایە ڕاستە شتێکی زۆر کەمە، بەڵام وەفاداریەکی بچووکە بۆ مامۆستایان. هێشتا زۆر نییە دەرگای خوێندنگاکان داخراوە و پرۆسەی خوێندن گەێنراوەتە دوا وێستگەی. بەڵام لە ئێستاوە نە مامۆستا و نە خوێندکاران و کەسوکاریشیان دڵنیان نین ئەو قوفڵانەی دەرگای خوێندنگاکان بۆ ساڵێکی تر دەکرێنەوە یان نا. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.